ساڵانێک بەرپرسانی کورد بەردەوام دروشمێکیان دەوتەوە دەبێت بەغدا چاو لە ئەزموونی یاریان بکات و سوودی لێوەرگرێت، بەڵام چەند ساڵێکە وازیان لە دروشمەکە هێناوە و بە حەماسەتەوە نایڵێنەوە. ئێستا کە عێراق لەژێر فشاری خۆپشاندەران سەرقاڵی ئەنجامدانی گۆڕانکاری و ئەنجامدانی چاکسازیە لە هەرێمی کوردستان، سەرباری قەیرانی سیاسی و دارایی بە قۆناغێکی بێدەنگدا تێپەڕ دەبێت. لەم قۆناغەدا ئەزموونی هەرێم و بەغدا لە چەند ڕوویەکەوە جیاوازن. بۆ نمونە لە ڕووی موچەوە حکوومەتی عێراق موچەی فەرمانبەران لە کاتی خۆیدا دابەش دەکات و هیچ موچەیەکی فەرمانبەران قەرزار نییە، بەڵام لە هەرێم فەرمانبەران موچەی 5 مانگیان لای حکوومەتە، هێشتا موچە لە کاتی خۆیدا دابەش ناکرێت. سەرباریەوەی بەغداش قەیرانی دارایی هەیە، بەڵام موچەی فەرمانبەران وەک خۆیەتی و کەم نەکراوەتەوە. بەڵام لە هەرێم موچەی مانگانی فەرمانبەران بە ناوی پاشەکەوتکردنەوە کەم کراوەتەوە بۆ نیوە و هەندێکیش لە نیوە کەمتر. لە عێراق بڕیاری چاکسازی و گۆڕانکاریەکان دەبرێنەوە پەرلەمان و بڕیاری کۆتایی لە پەرلەمانەوە دەبێت، بەڵام لە هەرێم زیاتر لە 6 مانگە پەرلەمانی کوردستان پەخراوە و هێشتا کارە نەکراوەتەوە. هەوڵی جددیش نییە بۆ کاراکردنەوەی. تا ئێستاش کە عەبادی سەرقاڵی ئەنجامدانی گۆڕانکاری وەزاریە، ئەنجومەنی وەزیرانی عێراق هەفتانە کۆبوونەوەی ئاسایی خۆی ئەنجام دەدات و هیچ وەزارەتێکیش بە وەکالەت بەڕێوە نابرێن، بەڵام لە هەرێم ئەنجومەنی وەزیران چەند مانگ جارێک کۆ دەبێتەوە و وەزیرەکانی بزوتنەوەی گۆڕان بە بڕیاری سیاسی لە حکوومەت دوور خراونەتەوە. لە عێراقدا لەگەڵ بانگەشەی لایەنەکان بۆ ئەنجامدانی چاکسازی هێشتا دۆخی سیاسی چەقی نەبەستووە و لایەنەکان بەردەوام لە گفتوگۆ و دانوستانن، بەڵام هەرێم بەهۆی پرسی سەرۆکایەتیەوە لە قەیرانێکی سیاسی قوڵدایە و لایەنەکان لە مانگی 10 ساڵی ڕابردووەوە هیچ کۆبوونەوەیەکیان نەکردووە کە هەر 5 هێزە سەرەکیەکەی تێدا بێت. لە عێراق خۆپشاندان و ماگرتنەکانی مەیدانی تەحریر و بەردەم ناوچەی سەوز حکوومەت و لایەنەکانیان ناچار کرد کە گۆڕانکاری ئەنجام بدەن و لە ژێر کاریگەری خۆپشاندەراندا عەبادی ژمارەی وەزارەتەکان کەم دەکاتەوە و جگە لە ناوخۆ و بەرگری سەرجەم وەزیرەکانی دیکە دەگۆڕێت. بەڵام لە هەرێمی کوردستان خۆپشاندان و ماگرتنەکان نەیانتوانی حەزبەکان ناچار بکەن ڕێک بکەون و حکوومەتیش ناچار بکەن بۆ گۆڕانکاری. بۆ نمونە لە دوای بڕیاری پاشەکەوتکردنی موچەی فەرمانبەران زنجیرەیەک خۆپشاندان و ناڕزایەتی لە شارەکانی هەرێم دروست بوون و بایکۆت و مانگرتنی مامۆستایانیش دوای چەند مانگ بە جێبەجێنەبوونی داواکانیان کۆتایی پێهێنرا. ئێستا دوای 25 ساڵ ئەزموونی هەرێم و 13 ساڵ ئەزموونی بەغدا پرسیار ئەوەیە کە کێ چاو لە کێ بکات و کامیان سوود لە ئەزموونی ئەوی تریان وەربگرێت. هونەر ئەحسان،